لە پێناو زیاتر پاراستنی ئاسایش و ئارامی شاری سلێمانی و بنبڕکردنی دیاردەی چەکداری و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت با بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی هەڵمەتی نەهێشتنی ئەو دیاردەی دەست پێ کردووە. پێدانی مۆڵەتی هەڵگرتنی چەک ڕێسا و یاسایی خۆی هەیە و کەسانەی کە بەهۆی گرنگی بوونی کەسێتی یاخود هەر کارێکی ترەوانەیە مۆڵەتی هەڵگرتنی چەکیان پێدراوە بە شێوەیەکی فەرمی ئەو کەسانە ئاساییە چەکیان پێبێ بەڵام بەجیا لەو کەسانێک کە بە شێوەیەکی یاسایی چەکیان هەڵنەگرتووە ڕێگری دەگرێتە بەر و ڕێگە بە هیچ کەسێک نادرێت چەکی بێمۆڵەت هەڵبگرێ و ئەم پرۆسەیە تەنها بۆ چەکی بێمۆڵەت نییە بۆ دەزیرکردنی تاوانباران و خەڵکانێکەکە لە یاسا دەرچوون لە هەمان کاتا بۆ کەسانەی کە هەوڵی تێکدانی ئارامی و ئاسایی شارەدەن لەگەڵ ئۆتۆمبیلی بێسەرەتا و هەموو دیاردەیەکی دەرچوو لە یاسا. هاوڵاتیان و شۆفێرانیش لە شاری سلێمانی خۆشحاڵی خۆیان بە بڕیارەکە دەربڕی و باز لەوە دەکەن ئەو هەڵمەتانە بۆ ڕێگریکردن لە هەڵگرتنی چەک و تەقەمەنی بێمۆڵەت گیراونەتە بەر ڕۆڵی گرنگی دەبێت لە زیاتر پاراستنی ئارامی شارەکە. دەستخۆشیان لێکەین لە لێپرسراوانی حکوومەت بۆ ئەم هەڵمەتیان کە دەستیان پێ کردووە بەڕاستی جێگەی دەستخۆشیە لەگەڵ کارمەندانی ئاسایش کە هیلاکن لەسەر جادەکانن بەڕاستی دیاردەیەکی زۆر نەشیاوە بوونی چەک بە بێمۆڵەت بە دەست هەموو کەسێکەوە بە دەست گەنج و بەدەست کەسانێکەوە کە لەو ئاسەدانین کە چەک بەکاربێنن و بۆ یارچەند ڕووداوێکی نەخوازراوی لەکەوێتەوە ئینشاءڵڵا هیوادارین بەردەوام بن لەسەرم هەڵبەتیان و تەمەنای سەرکەوتنیان بۆ خوازین مهم ئەوەیە بە بەردەوامی ئیشەکە بکرێت. هیوادارم زۆر بەجددی بەردەوام بن لەسەری تەنیا هەڵمەتێک نەبێ بۆ چەند ڕۆژێک بە بەردەوامی ئەم مەفرزانە لە هەموو شوێنێک وە چاوپۆشی لە کەس نەکەن هەر چەکێکی بێمۆڵەت لای هەر کەسێک بێت واتە بەنیازێکی خراپ هەڵگیراوە چەک یا ئەبێ بۆ بە مۆڵەت بێت و حکوومەت و ئیدارە ئاگای لێ بێت کە ئەمە لە لای چێە ژمارەی چییە و بۆ چمە بەستێک هەڵگیراوە یان دەبێ بەدەست هێزی چەکداری ڕسمی حکوومەتەوە بێت ناکرێت چەک بەدەست هەموو کەسێکەوە بێت ئەبێتە فەوزا. بەوتەی لێپسراوانی ئەمنی پارێزگای سلێمانی هەڵمەتەکانیان بۆ لێپێچینەوە لەگەڵ ئەو کەسانەی کە بێمۆڵەت چەکیان هەڵگرتووە سەرپێچی لە یاسا و ڕێنمایەکان دەکەن دوای ئەوە هات لێرە و لەوێ لە شاری سلێمانی چەند حاڵەتێک ڕوویان داوە لەبەر ئەوە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ بنبڕکردنی ئەو حاڵەتە و دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە هێزەکانیان لە ئەرکەکانیان بەردەوام دەبن بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ئاسایش و ئارامی شارەکە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.